بینەرانی هێژا ئەو کاتتان باش ئازیزان، پێخۆشحاڵم لەوەی کە جارێکی تر هاتینەوە خزمەتتان. گەشتەکانی ئەو دیوچیە ئەم جارەش لە شاری سەردەشتە. هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لە شاری سەردەشت ببینین. فەرموون. بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لە شاری سەردەشت پێمان باشە بڕێنە خزمەتی مامۆستا فەریدون حەکیمزادە نووسەر لەسەر خۆیان و بەرهەمەکانیان وتوێژە بکەین. ئێوەش هاوڕێمان بن با بڕۆینە خزمەتیان و گوێبیستی فەرمایشەکانیان بین. تا ئێستاگە چەند بەرهەمت چاپ و پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە؟ تا ئێستا وەکو کتێب 8 بەرهەم چاپ بووە، وەکو وتار 120 وتارم چاپ بووە و فیلم و ئەوەشم کار کردووە دۆکومنتاری. ئەو کڕتەی ئێستاش سەردەبیری گۆواری مانگانەی زانکۆم، لە پێشداش گۆوارەکەم هەبوو بە نێوی ئاڵەکۆکیش گۆواریشی منداڵانە بوو کە 17 شمارەی لێ دەرچوو. لە گۆواری مەهاباددا بەشی کۆنە نیشتیمان بەرپرسی بووم و ئێستاش کە سەردەبیری گۆواری زانکۆم. ماندوێتی لە ڕوخسارتە نابینین مامۆستا، ئەگەڕێتەوە بۆچی ئەوەی کە ئێوە ئەو هەموو هەوڵ و تێکۆشان و چالاکیە و ئەوە بەردەوامیشان بە وتار هەم بە کتێب هەم وەکو سەرنووسەر گۆڤارەکانیش؟ وەڵی هۆگری و ئەو کڕەتەی پێویستی ئەوەی کە ئەمە بتوانین کەسێک تەربیەت بکەین، کەسێک ڕابێنین کە بنووسێت و وەدووکەوێ. چۆن ئەو ژیانەی مەهێندە درێژەی ناوێت دەبینی لە شوێنێکدا ڕادەوەسی و ناتوانانی، بەڵام تا ئەوەی کە تااقەتوتینمان هەیە دەبێت جوان کار بکەین و باشی ئەو شتانە بپێکین کە بۆ داهاتوانمان تاریخێک و مێژوویەکی مدەوەن سازکەین و لاپرەسەنی قسە لەسەر شت نەکەین. هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی کە من شەو ڕۆژ وەدواکەوم وەدوی ئەو هۆگری و وەدوی ئەو علاقەی خۆم بکەوم و بتوانم خزمەتێک بە کتێبخانەی کوردی بکەم. پرۆژە و بەرهەمی داهاتووتان چیەوەچی لە بەردەستایە بەوەی لەسەری کارەکەن؟ وەکو دەزانن خالی خۆش بوو مامۆستا زابیعی عەبدوڕەحمانی زابیعی یەکێک لەو کەسانە بۆ کە شوێندانەر بووە، هەم لەباری فەرهەنگی و هەم لەباری ئەدەبیەوە، و من ماوەی 8 ساڵەکە لەسەروی دەکەم و کتێبەکە تەواو بووە. کتێبێکی دیکەش بە نێوی ئەلبۆمی مەهاباد، ئەو وێنە و سەنەدانەی کە لە خودی مەهاباددا هەبوون لە 1256 هەتاویڕا تا ئێستا هێناو من ئەوەشم لە توێ کتێبێکدا کار کردو بە 3 زمانی کوردی و فارسی و ئینگلیزی و ئیشاڵڵاویش دێتە سەرخوانی کتێب فرۆشی. چاوەڕێ بن تاکەی ئەو کتێبانش چاپ کرێن. ئیشاڵڵا گەر مەودا بێت تاخیری و ساڵێک چاپ دەبن ئیشاڵڵا. لەبەر دەمی کاری فەرهەنگی و ئەدەبیدا ئەگەر داواکاریەک هەیە، ئەگەر شتێک هەیە ئێمە لە خزمەتتان نابین. وەڵا هەر ئەوە داواکاریم ئەوەیە کە ئەرشیفی کوردی ئێستا زەعیفە، یعنی ئەو ئەرشیفە نییە کە ئەمە لە ماڵاندا هەیە، تاریخ لە ماڵاندا هەیە، مێژوو لە ماڵاندا. داوا دەکەم ئەو شتانە با بێنە دەرێ، با ئیسفادەی لێ بکەین، با کەڵکێکی تەواوی لێ بکەین و بتوانین بۆ داهاتوومان تاریخێک یا مێژوویەک یا دیرۆکێک یا فولکلۆرێکی باشی کوردی دەینێ دەرێەوە، ئەمەش سەرێک لە نێو سەران دەبێت. لە سەردەشت یەکێ لە شوێنە گەشتیاریەکانی سەردەشت گردی گڕاوانە. بە دڵنیایەوە هەر کەسێکە بێتە سەردەشت ئەبێ سەردانی گردی گڕاوانیش بکە. لە 2 کیلومتری شارۆچکەی ڕەبەت، لە 12 کیلومتری شاری سەردەشت گردی گڕاوان هەیە. ئاوەکە معدەنیە، بۆنێکی تایبەتی هەیە، لەگەڵ ئەوەش ئەڵێن بۆ نەخۆشینی پێست باشە. ئەم ئاوە لە ناو کانیەکە کە هەڵە قوڵێت دێت، لە ڕەوتی ڕۆژگارە ئەوەی دروست کردووە، ئەو کێوەی دروست کردووە، ڕەنگی جۆرا و جۆر. واتە ئەم
ئاوە ئاوێکی معدەنیە کە دێتە دەرەوە لەگەڵ خۆی بڕێک مەوادی لەگەڵە کە دێت ئەی بەستێ هەر ساڵە بە بەرزی ئەم شوێنە ئیزافە بێ کۆ بێتەوە لەسەر یەک و ئەوەی دروست کردووە یانە سەردەمانێک ئەو ئاوە لە خوارەوە بووە یان لە خوارەوە هاتووە دەی تا گەشتووەتە ئەو ئاستە بە بۆنەی نەخۆشینی کۆرۆناوە گەشتیاری و کەرتی گەشتیاری ماوەیە کە ڕاوەستاوە ئێمە ئێستا تەنیا خۆمانی بڕۆین تەستێک؟ ئاوا تەستێک بوون. مناڵە چاوگەشەکان ئەوڕۆ دەم هەوێ بۆتان باسی چیرۆکێکی بکەم و بۆتان گەڕمەوە بە نێوی کەروێشکی بەختەوەر. لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لە شاری سەردەشت پێمان باش بوو سەردانی تیمێکی یان گروپێکی هونەری بکەین کە کاری ئەنیمەیشنەکەن لە بڵێن بەرچاوترین کارەکانیشیان ئەنیمەیشنی وڵاتی مەیە بەڕێز کاک محەممەدی حەمزەپور لەگەڵ هاوکارانی توانیویانە کارێکی باش بکەن ئەڕۆن لەگەڵیانە وتوێژەکەین ئێوەش لەگەڵمان بن. وڵاتێمە دکتۆر چەند بوو قوربانت بم فریاب بکەوە کۆرە نافشاری بۆی ناو کڕۆنا بۆ گرتوتە لێم دوورکەوە نا ئەی ترساوی نا کاکە ترسانی چی خۆ پیام ناترسی فقط زراوە چوو بە زاتێ خودای ئەوە دەتۆقم خەوە خۆراکم نەما توخدا دەرجێکم لێ نەمانەی کردم ئای لە خاڵی ئێستا دەرمانیان بۆ ساز نەکردووە دەتەوێت دەرزیت لێدەم نەیگری ئەو دۆلکە چێ بەسەر درۆ کردو کاکە خەڵکی لە خوددا بێ خەبەر هەرچی دەما بکە شار دیوارەتەوە بە نرخی خوێنی بە شەری دەیفرۆشن ئەو خودیە لەسەر لا بە دەڵی شەیتان لەغاو کراوی چۆن مێ دەرێ لە ماڵێ ئەی چ بکەم وەڵا بە کڕۆناش دەبرم لە ترسان دەبرم دەڵێن تڕخێنە باشە تڕخێنەشم زۆر خواردو بەڵام هەر دەترسم کاکە ترسی ناوێ ڕۆژێ 20 دەستان وەشۆ بەدەستی نەشۆدرا و شت مەخۆ دەست لە گوێوزار و لوتت مەدە بۆ جێ قەرەباڵغ مەچۆ ماچوو موچان مەکە تۆقە مەکە لە هاتوچۆکەم وەکە مادام زۆر هیلاکنی بۆ جوچکە نەخۆشیان مێ نەخۆشخانە نەخۆشیەکە لێرە زۆرترە هەتا گەرما دێت دەڵم بە گەرمای کڕۆنا هەڵدێ جاگەر بە گەرما بێ دەچوە باڵێ خاڵم بۆ هەولێری لە دوای جەهەنەمێ هەولێر گەرما کاری هونەریت بەچی دەست پێ کرد؟ کاری هونەریە گە بگەڕێنەوە من لە دەورانی دەبیرستاندا دەستم بە کاری هونەری کردو بە شانۆ لە ناو مەدرسەدا خۆم وەکو دەرهێنەر کارم کردووە بەڵام دوای دابڕام و دوای ساڵانێکی زۆر گەڕامەوە و بە ئەنیمێشنی وڵاتیمە کارە هونەرەکانم هاتنەوە سەر تقریباً 3 ساڵە کە ئەنیمێشنی وڵاتیمە بڵاو دەکەینەوە پێشویش چەندین کاری دیکەم کردبوون وەکو هاوکاری لە کورتە فیلمەکان و چەند کاری دیکەی هونەری. زۆر باش چی بووە هۆیەوە کە لە شانۆ بکە بیتە ئەنیمێشن؟ ئەوەی ڕاستی بێت ئێمە کە دەبیرستان بووین و کارمان دەکرد شتێکە لە بەردەستمان بوو شانۆ بوو وەکو ئەکتکردن وەکو دەرهێنان شانۆ بوو دوایی کە چەند ساڵ دابڕام زۆرتر حەلاقم بە سینەما پەیدا کردووە ئەنیمێشنش کە ژێشاخەی سینەمایە وەکو بەشێک لە سینەما هەڵم بژارت و کاری تێدا دەکەم ئێستا چەند ساڵەکە. کاک محەممەد ئەگەر بکرێ بۆ ئێمە بۆ بینەران فەرمون لەسەر وڵاتیمە کورد ناوەڕۆک چۆنە لەسەر چییە چەند بەشە کێ هاوکاریتانەکە یان کێ هاوکاری کارەکەتان بوون؟ ئەنیمێشنی وڵاتیمە ماوەی 3 ساڵە کە بەرهەم دێت 2 ساڵ و نیوە بڵاو دەبێتەوە تا ئێستا زیاتر لە 115 بەشمان بڵاو کردوتەوە ناوەڕۆکی ئەنیمێشنەکان زۆرتر بابەتی کۆمەڵایەتین ئێمە لە ناو ئەنیمێشندا بابەتی کۆمەڵایەتی باز دەکەین کێشە کۆمەڵایەتەکان باز دەکەین و هەوڵ دەدەین ئامۆژگاریکی ناڕاستەوخۆ بدەین بە بینەر و کێشە کۆمەڵایەتەکان چارەسەر بکەین ئەوە ناوەڕۆکی ئەنیمێشنی وڵاتیمەیە وەکو پاڵپشتیدان وڵاتیمە لە ڕۆژێ وەڵەوە بە خۆبەخشی ستافەکەی هاتوۆتە سەرێ ئەو کەسانەی کە
بەردەوام لەگەڵ وڵاتی مەکاریان کردووە و هەبوون و ماونەوە بەخۆبەخشیەوە وڵاتیمان هێناوە سەرۆک و پاڵپشتی ماڵی پاڵپشتێکی ئەوتۆمان تا ئێستا نەبووە وڵاتیمە وەکو بەرهەمێک دەبینین کە ئەرکی لەسەر شانە ئەرکی لەسەر شانە کە زۆر شتی ناحەز کە دەبیندرێن چارەسەریان کە هەوڵدا بۆ چارەسەرکردنیان فەرهەنگسازیان بۆ بکە بەداخەوە کۆمەلگا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرەو ئاستێکی باش ناڕوە ئەوە بۆ چوونی منە تۆڕە کۆمەڵایەتەکان کە چاولەکەی زۆر بابەتی ناشیا و ناشیرن دەبینی بابەتە باشەکان بابەتە گونجاوەکان بابەتێک کە دەتوانانی ببێتە هۆی وشداری کۆمەلگا زۆر لایەنگرینیە خەڵک بۆ لای نات وڵاتیمە وەکو بەرهەمێکی دەتوانین بڵێن بەپێ ئەو کاردانەوەی کە لە خەڵکمان وەرگرتووە بەرهەمێکە کە فەرهەنگسازی دەکات بەرهەمێکە کە باش بۆ کۆمەلگاوە کاریگەری باشی هەبووە ئێمە بەردەوام دەبین و لەسەر و کار دەکەین و شۆڕش بەرنادەین وڵاتێمە کاکۆ هەر بلیتۆیەک ماوە یەکووە بەرۆی ناکەوی کاکە هیمنا ئەمە زووتر ئەتۆم کاکە ئەتو لە دوای بنی کارم بە پێشێ دوای نییە ئەو تیکەتە هیمنا کابرا لە هەندەرانەوە هاتووە هیچ دەپیاوە پێش بکەوی کاک جەنگۆ ئەمە دوو ماگە دەست بە یاری زێدێفسی وەڵڵای دەپەڵۆسم ئەمن نەسمە ژوورە دەیشەوێنم بە کوڵاوکە سۆبەیدا چوو دەچم وەرە ئەو لای هەنداتانم کوشتوی باشە یەکدی مەخۆن بلیتۆیەکم بۆ ژنێکی پیرۆ ڕاگرتە بەڵام هێن پیرۆی ناگاتێ یەک و خۆب کاتە پیرۆژنەوە بچیتە ژوورێ هیچی لە ئال دەبی ئەمن هەڕە لەبرە ناکەمەوە بەزاتی خۆی وەرە خۆی بۆ بادا هەڵی بۆنت بۆ چییە؟ وەرە بلیتۆی کۆنسێرتۆی خاڵۆت دەمێ خاڵۆی گەورە دوای 28 ساڵۆ لە تەراوگە گەڕاوەتەوە کۆنسێرتۆی داناوە وەرە میلەتۆ وەرەوە هەشۆ ئەو کابرا هەر زیندویە 150 ساڵە گۆرانیان دەڵم پاتری هەرتەواو نەبووە خۆی زۆر پێم ویمە دەڵە خزمەتی هونەری کوردی دەکەم کاکە کوا باوی هونەری کوردی ماوە ئێستا باوی دیشتین دارەندارانی خارجیانە جا کەسی ژاتۆ بۆ کۆنسێرتەکەی وەڵا هەر ژنێکی پیرۆ هاتووە ئەویش پێما وەختێ خۆی ئەزۆی لە خاڵۆی کردووە دەنا نەدەهات حەسۆ ئەوە چ قەڵماوە هونەرمەندۆی گەورێ قادۆ بەرەحمەتی خوای چوە دەیدێژی ئەڕوا شوێنت کردم خاڵە تازە هونەرمەندی وەختە کوا پەیدا دەبنەوە جەنگۆ وەرەما لەسەر شاریداری بیبەی بۆ قەبران بریا خاڵە لە عمری منیان کەم کرد بایە بۆ تۆ یا زیاد کرد بایە تا خزمەتی هونەری کوردی زیاتر کرد بایە ئەسۆ عەکسێکم بگرە بۆ ستۆری ئیسلام دەوێ وەی خاڵە گیان ئەمن بۆ دەبێزیندوو بم خاڵەش مردوو تو خواوەرە دوو پێلاقانە بە وەرگیدانن با بمرێم هەشۆ عەکسێکم بگرە لە فەیسبووکی بڵاوی دەکەمەوە وای ڕای چەندت بۆ بە پەروەشم خاڵە ئێستا هاتوو هاواریم بۆ دادەنێن ئەی بۆ هەتا زیندوو بم سەرام بەش پێم نەدەکردم ها وەڵا هەتا ئەوە لایەنگەری هونەری خۆمان بن حاڵمان لەوە خۆشتر نابێ زوبم گیان نەسەر قەبرەم بارە چنگان و خەلاص بم ئەوەی کە حەز بکەی باسی بکەیت و من نەمپرسیوە ئەوەی کە حەزکەم باسی کەم من شتێک کە زۆر ئەزیەتم دەکا بەڕاستی پاڵپشتی کۆمەلگای کوردی لە شتینی ناشیا و ناشیرنە ئەو شتە زۆر ئەمن ئازار دەدا بەداخەوە ئێمە لەو چەند ساڵی کە کار دەکەین تا ئەسان نەمانتوانیوە لەلایەن کۆمەلگای خۆمانەوە پاڵپشتێکی دروست و ڕێکوپێک وەرگین ئەوە لە کاتێکدا کە ئێمە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا شتە ناشیاوەکان شتە نەعازەکان بۆ نمونە زەقکردنەوەی گەمژەکان ئازاردانی ئەو کەسانەی کە لەباری دەرونیەوە کەمیان هەیە ئەوانە لایەنگریکی یەکجار زۆریان هەیە وە کەسانێک کە ئەو جۆرە پەیجانە ئەو جۆرە شوێنانە بەڕێوە دەبان خەڵک کۆمەلگای مەدەنی ڕویان تێدەکا ئەوە شتێکی زۆر ناخۆشە بەلای منەوە وە پاڵپشتیان دەکەن تۆ حیساب کە کەسێک پەیجێکی داناوە یەک بنیادەم یەکدانە بەشەری فەقیر کە لەباری دەرونیەوە کەمی هەیە دێت کەمیەکانی وی بە خەڵک نیشان دەداوە دەبێتە هۆی پێکەنین کەسێک کە تاجری ئەو وڵاتەیە کەسێک کە باری دارایی باشی هەیە دێت پاڵپشتی لەو کەسە دەکات کەەوە بە خۆی نەخۆشە
بۆ خۆی نەخۆشیەکی هەیە کە دێت ئازاری کەسێکی دیکە بە من و بە تۆ نیشان دەدا بۆەوەی کە جەماعەت پێ بکەنیت ئەمە خۆ تاجرێک دە پاڵپشتی ماڵی دەکات تاجرێک نات پاڵپشتی ماڵی بەرهەمێکی دروست بەرهەمێکی ڕێکوپێک بەرهەمێک کە خەریکە بۆ فەرهەنگسازی بۆ تاکسازی لە کۆمەلگادا کار دەکات نایەت پاڵپشتی ئەو بکەمە پاڵپشتی شتە نەعازەکان دەکات ئەو شتێکە کە منی هەمیشە ئازاردا و هەمیشە ئازارم دەدا هیوادارم کە ڕۆژێک ئەو شتە چارەسەر ببێت و ئیدیمە ئەو جۆرە نەبین کە پاڵپشت بین لە شتە نەعازەکان و شتە چاکەکان وەلانی. سڵاو ڕێز من فەرهادی زایری بێژەری وڵاتیمە لە وڵاتیمەدا ڕۆژگێرانی شەشدانە کاراکتێرم پێەیە کە دەنگەکان بەخۆ من دەکەویتەوە سەر جەنگۆ و حەسۆ و گەلێ و خاڵە و منداڵەکە و ڕاوی. سەلام بەخێرتنیتان دەکەم ئەمن شەین مەحموود زادە ماوەی 2 ساڵە لە وڵاتیمەدا بەشدارم لە بەشی ڕەواوەت حومیدا کار دەکەم. پێشکی بە خێراتنتان دەکەم من سنووری مەولانە لە وڵاتیمەدا قەرارە بەشێکی نوێ دەست پێ بکرێت کە سەبارەت بە چیرۆکی منداڵانە کە هەم چیرۆکەکان و هەم دەنگبێژیەکە بە ئەستۆی منە. بەداخەوە بەشێک لە هاوکارانمان لە وڵاتیمەدا ئەوڕۆ لێرە بەشدارنین پێم باشە باسێکیان لێ بکرێ کاک هیوای گولابی کە وەکو دەنگ هەڵگری کارەکە لە سەرتاوە لەگەڵمان بووە کاک شێرکۆی شەهادەتی وەکو ڕاوێژکار کاک موحسینی عەزیزی کە بەشی تۆڕە کۆمەڵایەتەکان و سایتەکانی بەدەستە کاک ڕێوارەوە بەکرزادە کارکی کێشانەوەی کە سایتەکانی لە ئەستۆ بووە کە کامیاری خەلەکانی بۆ سازلێدان هاوکارمان بوو و ئەو دۆستانە بەداخەوە ئەوڕۆ کاریان بۆ هاتە پێشەوە لێرە لەگەڵمان بەشدارن و کە پێم خۆش و لێرە لەگەڵمان بان پێم باشە کە باسێکیان لێ بکرێ و دەستخۆشیان لێ دەکەم و زۆر سپاسیان دەکەم کە هاوکارمان بوون لە وڵاتیمەدا. ئازیزان لە پارکی شاری سەردەشت حمامێکی کۆن هەیە ئەم حمامە هەر بە ناوی حمامی کۆنیش ناسراوە و هیچ سەردەمی قاجارەکانە وا کە ئەڵێن بە دەستوری خوشکی سەرداری ئەو سەردەما کراوەتەوە و لە پاڵ ئەم حمامەش کاروانسەرایەک بووە بە ناو کاروانسەرای ئەلیاساغا. ئەم حمامە بە میعماریەکی زۆر جوان کراوەتەوە خشتە ئەمجار لەگەڵ ئەوەش چەندین گۆمبەزی و بڵێن شتی هلالی دەرگای هلالی دروست کراوە بە تازەیی تعمیر و نۆژەن کراوەتەوە ساڵی 1970 کۆچی هەتاوی تاپەی نەتەوەی ملەی کراوە و بڕیار وایە واکە ئەڵێن ببێت بە موزەخانەیەکیش لێرە و خەڵک بێن هەم لە میعماریەکەی کە میعمارێکی زۆر جوانە و هەروەها وەکو موزەخانەیەکیش دیتنی لێوە بن. ئازیزان من ئێستاکە لە ناوچەی بێورانم لە سەردەشت لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بە دڵنیاییەوە سەردانی سەردەشتەکەی یەکە لەو شوێنانەی کە ئەبێ بڕۆی ناوچەی گەشتیاری بێورانە بێورانی ژوورو بێورانی خوارو باخوبۆلاخی زۆرە بە تایبەت باخی ڕەز ترێیان هەنگووری ڕەش ئەمجار باخی گوێز باخی سێو و ما باقی میوەکانی تر شوێنێکی سەرسەوزە خەڵکانێکی زۆر سەردانی ئێرەکەن گەشتیاران دێن بۆ ئێرە هەر بەو هۆیەوە خەڵکانی ئەم ناوچەیەش هەر لەسەر جادەکە دانیشن بە تایبەت ژنان نانی ساج کولێرە کەلانە
خواردنی خۆماڵیانە بە تایبەت دووکڵیویان دۆخەواش دروست دەکەن و بەو شێوەیە پێشوازی لە میوانان و لە خەڵکەکەن. هیوادارمەوەش بێن سەردانی ئێرە بکەن، پارێزگاری لە سروشت بکەین. یەکێ لە ئەرکەکانی سەرشانی ئێمە پارێزگاری لە سروشتە و دارستانەکان لەبین نەبین، بە تایبەت بۆ ئەوانەی کە باخی ڕەزیان هەیە. تکاتان لێ یەکەم بۆ پەرەسەندن و گەورەکردنی باخەکان تکایە دارستانەکان قەڵاچۆمەکەن. ئەمە سەرمایەی هەمومانەوە ئەبێ تەحویلی نەوەی داهاتووی بێت. لە بێوران خەڵکی بۆ بە تایبەت ژنان خەریکی هەوڵ و تێکۆشانن خواردنی خۆماڵیانە ساز دەکەن بۆ ئەو کەسانی کە لێرەوە تێدە پەڕن بۆ گەشتیاران و لەبەر هەر ماڵێک ئێوە بینن چەند ژن دانیشتون و کارەکەن، کەلانە کولێرە ئەمجار دووکڵیویان دۆخەوە و ما باخیشتەکانی تر هاتوونەتە لای دایە پیرۆز ئەمانەوەی لەگەڵ یا قسە بکەین. دایە پیرۆز ئەم کاتەوە باش ئەم کاتەی تۆش باش زۆر مەمنون. خەڵکی کوێیت بە قوربان؟ وەڵڵا من خەڵکی بێورانی خوارم، پیرۆزە قادریم. دایە پیرۆز هەر لێرە بووی؟ بەڵێ وەلەدی ئێرەم ئی بێورانی خوارێ. بەڵێ دایە پیرۆز لێرە چی و چی دروست دەکەن؟ کول لێرە دروست دەکەن، کەلانەی پەنیری کەلانەی پیوازە دروست دەکەن، دووخڵی لێدەنین، هەموو شتێک ساز دەکەین. مشتریشتان هەیە؟ مشتریشمان زۆرن، هەرچی بشێدە خزمەتی دای. لەکوێوە زۆرتر خەڵک لەکوێوە دێن؟ وەڵڵای لە بانە ڕادێن، وەڵڵا لە کۆ هەولێرانیش ڕادێن. هەر شوێنێکی مختصر ئەگەر ڕێیان ببێ لە عێراقی پتریش دێنەک لە ئێرانێ لە تەورێزە ڕادێن. بۆ کەلانەکە ڕۆنی حلەیە یان کەرەیە؟ وڵاتیشە بەدەست خۆتە پێت خۆش بوو پوڵی زۆر پێ بدەی ڕۆنی خۆڵاتی لێدا. بۆچی ئەو کەلانانە ئاوا درێژن؟ دەبێ وابن تایبەتین کەلانەی شوێنەکانی تر گردن، داخر شوێنەکانی دیوە کێرە نابن. ئەمە هەم خانمەکان زۆر خان من بە خودای هەم دەست و پوختەکەشیان خۆشترە لە جیان، دەست و پوختی ئێرە زۆر تایبەتیە. لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری سەردەشت پێمان باش بوو بینە لای کاک ڕەحیمی سەباغی فۆتۆگرافەر و شێوەکار لەگەڵیان وتوێژ بکەین و ئاشنا ببین لەگەڵ کارەکانیە. کاک ڕەحیم پێشتر شێوەکاریت دەست پێ کرد یان فۆتۆگرافی؟ وەڵام من پێشتر ئەگەر ڕاستی بێ پێشتر شێوەکاریم دەکرد، وا بوو شێوەکاری بوو کە منی ڕاکێشا بۆ لای کاری فۆتۆگرافی، ینی ئەو شێوەکاری کە دەمەویست بیکەم بە ئیسلا دەمەویست بۆ خۆم ئەو سوژایە کە بە ئیسلا دەمهەیە یان کەمە شێوەکاری بۆ خۆم بە فۆتۆگرافی بەدەستیان بێنم، ئەی کارەکانم بە ئیسلا تایبەت بن ئەسڵی بن، ینی کاری خۆم بێ کۆپی نەبێ. فۆتۆگرافیەکە وەکو حرفە وەکو شغڵ یان وەکو علاقە و هۆگری خۆت؟ کاری فۆتۆگرافیم کە بە ئیسلا دەستم پێکرد، من لە پێش انقلابەوە کاری فۆتۆگرافیم دەکرد. پێشەکی دووربینم بەدەستەوە بوو لە ناو شاردا کاری فۆتۆگرافیم دەکرد بە شێوەی ڕسمی ملەوان، ینی وێنەی ملەوانی فەوری بوو کە دەرجێ دەدرایەوە. دوایش وردە دەستم پێکرد بە فۆتۆگرافی کاری نێگاتیڤ و ئەوانە کە دەشۆرایەوە و تەبع دەکرا بە ئیسلا. دوای وا بوو وای لێ هات کاری فۆتۆگرافی بوو بە کاری شغلی ئەسڵی من. چەندین ساڵە ماوەی نێزیک
بڵێم دەتوان بڵێم 48 ساڵە من کاری فتۆگرافی دەکەم و بە عشق و عەلاقەوە فتوگرافیم مەبەستی فتوگرافیشم زۆرتر وانێکی تجاری نەبوو زۆرتر عشق و عەلاقەی من بە هونەری فتۆگرافی بووە ئەمنی پابەندی ئەو کارێک کردووە و ڕای چێشان بۆ لایەوەی نەمتەوانیوە دڵی لێ بکەمەوە. وێنەی چەند کەس لە خەڵکی سەردەشتت هەیە؟ وڵای لە ئایسێب نایە وێنەی وام هەیە ئێستا نەوە نەتیجیان هەیە و هەل لە لای من هەیە نیگاتیڤ بایەگانی حدودەن 200-300 وێنەم زیاتر هەیە. نەکەوتوتە بیری ئەوە کە لە کەسایەتیەکانی سەردەشت لەوانەی کە بەتەمەنن ناسرا و نەناسرا و پێشانگایەکدا بنێ ئەوانەی کە بڵێن وەکو ڕەش و سپی. وڵای من پێشانگام داناوە بەس پێشانگای ئەوەی نەبووە کە بەئیسلا لە ئارشیوی نێگاتیوی ئەوانەی کە کاری ڕسمیان لە وێنەگریەکەم گرتووە ئەوی بکەمە پێشانگا وەلی پێشانگام هەبووە لە تەبیعات لە سروشت بەئیسلا لە مستەنەد لە ئەو جۆرەشتان. کوێ پێشانگاتە بووە لە کام شارەکە؟ پێشانگام لە سەد ئێراندا کولەن هەبووە لە شارە گەورەکان تاران ئەسفەهان شیراز مەشەد کرمان بە سوورەتی جەمعی لە ورمیە دووبارە لە دەرەوەی وڵاتیشم لەو چێوەرکیانە مدام شرکەتێ دەکەم یعنی بەشداریم هەیە لەوانەکانە هەر تازەگیاش لە سلێمانی هەر بەشداریم هەبووە لە پێشانگایەکدا هەفتەی ڕابردوو. بەرهەمەکانت نەکەوتوتە بیری ئەوە کە چاپیان بکەی ئەوانەی فتۆگرافی وەکو چوزانم کتێبێکی مەسەوەر و وێنەی؟ وڵات چاپی ئەو بەرهەمەکانم حدودان 20 ساڵەوە پێش بۆ خۆیان لە کتێبخانەی چەندین وێنەی فتۆگرافیمیان تەبع کردبووم من تا ئێستا بۆ خۆم زۆر عەلاقەم پێ ئەو کارەی بکەم تەبەکەم ئەمە بەداخەوە ینی کەسێک نەبوو یارمەتی دەرم بێ یا کۆمەکم کادە و کارێدا. چەند وێنەت لە شەڵماش هەیە؟ وێنە وڵای لە جا بڵم چەند شاید 1000 وێنەشم زیاتر هەبێ هەر لە شەڵماژ نات کولی منتەقەی سەردەشی عەلاقەیەکی خاسم وەیە من تایبەت جومعانەش دەڕۆم لە کاتی بێکاریدا لەگەڵ شاخەوانان دەڕۆم بۆ سەر چیاکان و هەم کەڵگوەردەگرم لە تەندروستی و هەم لە سروشتەکەی. ئازیزان یەکێ لە شوێنە مێژوویەکانی سەردەشت پردی قەڵاتاسیانە. پردی قەڵاتاسیان مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانیەکان. ئەڵێن ئەم پردە ئەوەی کێستاکە ماوە ئەوە هین سەردەمی قاجارەکانە بەڵام قەڵاکە و هەروەها بەشێک لە بنەڕەتی پردەکە هین سەردەمی ساسانیەکانە واکە زانایان ئەڵێن ئەم پردە بۆ ئاڵوگۆڕی جبەخانە و بۆ ئاڵوگۆڕی کەرەستەی بڵێن سەربازی و نظامی بووە. دوایتریش وەکو پردێکی تیجاری و بازرگانی کەڵکی لێ وەرگیراوە.
پردی قەڵاتاسیان ئەڵێن ڕێگای پەیوەندی ناوچەکە بووە و بە تایبەت ئەو شوێنانەی کە بەسەر یان ئەمبەر و ئەوبەری زەی بچووک بووە. ئەم پردە لەسەر ڕۆخانەی زەی بچووک سازکراوە دروستکراوە مەساڵحەکەیشی یان ئەو شتەش کە بەکار براوە بۆ دروستکردنەکەی بەرد و بڵێن ساروج و ماباقی شتەکانی ترە. لە هەر حاڵ یەکێ لە پردە مێژوویەکانە هەروە کە پێشتریش ئاماژەم کرد لە دوو سەردەمی ساسانیان دروستکراوە ساسانیەکان، بەڵام ئەوەی کە ئێستاکە ماوە بەشێکی هی سەردەمی قاجارەکانە تازە و نۆژەن کراوەتەوە، بەشی سەردەمی ساسانیەکانی زۆر دیار نییە، بەڵام ئەو پردە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە قەڵاتاسیانەوە بووە و بەهۆی هەبوونی قەڵای تاسیان کراوەتەوە. بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاتوونەتە لای هونەرمەند کاک ئیسماعیلی مەسرووری خۆشنووس و جیا لە خۆشنووسیش هونەری تریشی هەیە. با لەگەڵی ئەوە توێش بکەین هونەرەکانی تریژی دەربخێن بزانین چییە. فەرمووی ئەو ڕۆژەی کە هونەر لە ناو ناخی کاک ئیسماعیلی مەسرووری خۆی نیشاندا کەی بوو ئەگەڕێتەوە بۆ کەی؟ ئەوەی کە ڕاستی بێ من چوون بۆ خۆم لێنەوە سروشدا گەورە بوو. سروش بۆ من بۆتە ئیلهامێک کە پەنابەرم بۆ هونەر. من هەر لە مناڵیەوە خولیای هونەر بوو، لە مناڵیەوە کاری تەڕاحیم کردووە، کاری خەتاتیم کردووە. هونەرەکەم دەگەڕێتەوە بۆ سروش تە جوانەکەی شادی سەردەش. لەو وەختەوە لەو کاتەوە هونەر لە ناخی مندا سەری هەڵداوە و توانیمە ئەو کارە بکەم و تا ئێستاکانش دەتوانم سەرکەوتوو بم. یانە لە جیا لە خۆشنووسیش شێوەکاریش کارەکەن؟ شێوەکاریش من کار کردووە. لە چەند لە ئوستان کارم کردو، لە شارەکانیەکە کارم کردووە. ئارێ وەڵا کار. بە چ شێوەی بە چی تکنیکەکە چی بووە؟ ڕەنگ ڕۆغەنە ئەو ڕەنگە چییە؟ وەڵا کاری ڕەنگی ڕۆغەنم کردووە، سیاقەڵم کارم کردووە، بەڵێ ئەو جارەکانە لە کاری خەتاتی کارم کردووە، چەندان پێشانگەم هەبووە. لە لای کێ فێر بوویت؟ دەتوانم بڵێم لە تەواوی ئێراندا کەس ناتوانێت بڵێ وەڵا یەک پیتم فێر کرد بێ بەس بۆ خۆم. ئارێ وەڵا زۆر باشە. ئەمجار دەرەجەی خۆشنووسیەکە تا کوێ ڕۆشتووی؟ من تا فۆقی مونتاز فۆقی مونتازم بەڵێن وەڵا حاڵی حاز فۆقی مونتازم. زۆر باشە. نەستعلیق یان بەشەکانی شکستە نەستعلیق. نسخوە وارە نانووسن. ناسخ دەنووسم، سۆلچ دەنووسم، هەموو خەتەکان دەنووسین، بەڵام لە تاقیکردنەوەکانی ئێراندا معمولا لە دوو شێوە خەت ئیسفادە ئیمتیحان وەردەگرن. ئەمن چۆن کارم چادی سلوپای و کاری نەسعلیقم کردووە، خەتی دووەمێژ و عنوانی خەتی دووەم ئەمن شکستە نەسعلیقم ئیمتیحان داوە. کاک ئیسماعیل کاتێک کە ئەنووسی یان نەقاشیە کێشی گوێ لە موسیقی دەگری؟ تەبعاً. ئارێ وەڵا زۆرشم پێ خۆشە. زۆرتر چی؟ زۆرتر چی؟ هەتا شەوانش کە کاتێک کە کتێب دەخوێنمەوە یا خەریکی ئەدەبیاتم دەبێت حتمەن دەنگی موسیقا لە بنە جوستکەم بێت. زۆرتر چه موسیقای گوێ دەگری؟ زۆرترە من موسیقای سونەتی کۆن، وەکو مامۆستا تایر تۆفیق مەسازینە، وەکو تیپی موسیقای سلێمانی، وەکوی عەلی مەردان. باسی مامۆستا تایر تۆفیقت کرد. هەر ئالەگرا یەک کۆپڵەی مامۆستا تایر تۆفیقمان بۆ بڵێ. مامۆستا تایر تۆفیق ڕوحی منە. هەر گیان عەزیزم شیرین بەهارە بەهاری شادان بێبەهرە نەژین ئاخای گەلی ناوڕەدا جەژن و بەهار و سەیران و خۆشین گشتی پیرۆز بێ ئایایی گەردن نازادان خۆش دەستت خۆش بێ یاخوا. زۆر زۆر باشە. مامۆستا تا ئێستاکە چەند پێشانگاتە بووە؟ تا ئێستاکانێ 5 پێشانگەم بووە. ورمێ، تیکاب، ساوڵق دووجار، دووجاریش لێرەکانە. زۆر باشە. هونەرەکەتت
فێری خەڵکی تر کردووە؟ بەڵێ بەڵێ ئەرە وەڵا زۆر کلاست هەیە یان کلاسی وەختی کلاسم لە 1970 خۆمان تا 1970 ئەمن بە ماوەی 10 ساڵ لە کتێبخانەی گشتی شاری سەردەشت تەدریسم کردەوە بۆ قورآن و بۆ کچان کلاسەکەیان گوێ بوو ئەرێ وەڵا ئێستێژە من تەدریس دەکەم بەڵام شێوەی خصوصیە لە شاری سەردەشت لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە پێمان باش بوو بێنە لای وەرزشوانێکی وەرزشی کاراتە خات و بارانی گەوهری کە باشگایەکیان هەیە چەند کەسێک لەوانە زۆرتریش خەریکی کاری وەرزشن لەگەڵ ناوەتی وێژەکەن بزانین کاریان چۆنە چیان کردووەوە یانەوێت چی بکەن ئێوەش فەرمونون لەگەڵمان بن. چەند ساڵە کاری وەرزشەکە؟ تقریبا 20 ساڵ دەبێت. هەر بە کاراتە دەستت پێ کرد؟ بەڵێ بە کاراتەوە دەستم کرد. چۆن بوو هۆگریت پێیا کرد وەکو ژنێک وەکو کچێک بە وەرزشێکی ڕەزمی؟ لە کولا من علاقەیەکی زۆر خاصم هەر لە منداڵی ڕابە وەرزشە بوو و ئەو دەم خانمی تیمەنی خزری کە کاراتەی کلاسی کاراتی دەست پێ کرد و من علاقەیەکم پەیدا کرد بوو بە ڕەزمی لە کولا هەر علاقەم هەبوو. چمە لایەن و بەتوانیم ئیدامە بدەم بە شڕۆی کاراتی دەستم پێ کرد. یان شاڵی ڕەشی دان لە فێدراسیۆنی ئێراندا دانی سوارە بەڵێ لە جەهانیشدا دانی یەکی جەهانیم هەیە بەڕیان لە ئێرانە بە چوار دانی کەمەربەندی ڕەشی دان چواری لە جیهانیشدا کەمەربەندی ڕەشی دانیەک زۆر باشە لە جیهانە ئەبێ بڕۆیتە کوێ ئیمتحان و ئازموونەکەی بدەیت؟ بەستگی هەیە هەر دەفەی لە جێگایەک ئازمون بەرگوزار دەبێت من لە تورکیا ئازمونەمدا لە جەنەزەری شیان گۆڕای نمایندەی سازمانی جەهانی. ئەمجار تا ئێستا لە مسابقە قەوشتیشا بەشداریت کردووە؟ بەڵێ لە مسابقاتی بروونمەرزیدا بەداخەوە نەمتوانیوە ئەمما لە خودی ئێراندا بەڵێ. ئەمجار چەند وەرزشوان لەلات خەریکی کارن؟ ساڵانە تقریبا 200 نەفرێک ئامۆزش دەدەم لە باشگا وەلی حدودی 100 تا 150 نەفەرمان سابێتمان دەگارە یعنی دەمێنەوە. لە هەفتە چەند ڕۆژ تەمرینەکەن؟ لە هەفتەدا 3 ڕۆژ تەمرین دەکەین 3 ڕۆژەکانیشمان کلاسەکانمان مڕەتەب لە ساعت 10 بەیانیڕا تا ساعت 7 ئێوارە تەمرین دەکەین. بۆ تا ئێستا لە دەرەوە کاراتە کار بکەیت؟ منزورتان لە دەروی باشگایە؟ لە دەرەوەی باشگا مەسەرەن پێش هاتی بێتم مەجبور بی لە وەرزشەکەت کەڵک وەربگری. نا من ڕزمی کارم وەلی خۆشبەختانە تا ئێستا خۆم ڕاگرتووە ئەسان ئەگەر هات بێت و بیان هەیزێ بۆشم پێش بێنن من ئیسفادەم لێ نەکردووە. لێشی ناکەی؟ نا بە ئەمەکەم جگایەکی واقعاً مەجبور بین بەڵێ دەنا هیچ
هەر ئەو شتەش بە ئەو کەسانی کە دێنە لاتفێرە بن ئەو شتەش بە ئەوانیش ئەڵێ کە کەڵکی لێ وەرنەگرن. من هەمیشە پێیان دەڵێم ڕشتێکی کە ئێمە کارە دەکەن وەک یەکدانە ورزش چاوی لێ دەکەین دەبێت لە محیتی ورزشیدا بێ ئاوان نەبێت لە دەرێ بە خاتری شتهایەکی زۆر چوکمان هەیە ئیستیفادە لە حرفەی خۆمان بکەینەوە جوان ناکەوێت بۆ. کەسێک کە ئێستا لە سەردەشت بێت و بەرنامەکە ئێمە ببینێت و حەز بکات کە بێت بۆ باشگاکەیەوە ئەبێت چی بکە؟ بێن بۆ باشگای باران ئێمە سێ شوعبەمان هەیە شوعبەی یەکمان کە کەمەربەندیە شوعبەی دوومان لە ڕەبەت هەیە شاری ڕەبەت و شوعبەی سێشمان کە ئینشاڵڵا بۆ زوانە لە هەر لە خودی سەردەشت لە منتەقەی جانبازان دادەنێن ئینشاڵڵا بۆ زوانە. بۆ خۆتان باشگای باران کێبەرکی و مسابقەش بەڕێوە بن؟ بەڵێ يعني برگزار کننده مسابقان بخوام به شخصا در سبکی گوشی ماتسوی در البته من بلند که فعالیت دکین و برگزار کننده مسابقاتی شمال غربی کشوری شر باودی خوام دبید. ورزشوان کانتان پلو مقامیانی ناوت هست. دتوان بلند تیمی کاراتی اکادمی ورزشی باران لكل أسطان که تابع أو رقصة أول ما انكردوها أسطان آذربایجان غربی و لكل کشوری جابینی تیم های برتری اول دو مسیوان بویم. کێ هاندەرت بوو وە کێ پاڵپشتی کردووی تا ئێستا کە بکەیتەوە پلۆپایە؟ ئەوڵ کە دەستم پێکرد بۆ خۆم یعنی بە زۆری چوم دەتوانم ما بڵێم چۆن خانەوادەم لەش یعنی ڕێگریان لێ کردی؟ ڕێگریان کرد نەکردم ئەمما کەمێک ئەو دەم منداڵێک بووم زۆر پێیان خۆش نەبوو مسابقات بچم و بۆ شارەکانی دیکە بچم ئەمما سەرەتا کە دیتیان من واقعاً عەلاقەم پێ و دەمهەوێت کاری تێدا بکەم بەڵێ زۆر حمایەتیان کردم بابم حمایەتی کردم دایکم حمایەتی کردم خانەوادەم ئەترافیانم واقعاً دەتوانم بەم دەستخۆشیان لێ دەکەم. خۆشەویستانم بەم چەشنە گەیشتینە ئاکام و کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری سەردەشت بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنامەیەکی تر شار و ناوچە و دەڤەرێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان هەردەم ئاوا و سەرکەوتوو بن.